پشتکردن لە زمانی دایک کەمتر نیە لە پشتکردن لە دایک. زمانی دایک بۆ زمانە دەگوترێت کە منداڵ لە سەرەتاوە لە خێزانەکەیەوە فێری دەبێت، واتە زمانی باوانی دایکە. ئامانج لەم ڕۆژە بەرزکردنەوەی ئاستی هۆشیارە بەرامبەر فرە زمانی و فرە فەرهەنگی لە جیهاندا. توێژینەوەکان ئاماژەیان بەوەدا کە لە کاتێکدا کەسێک قسەکەری زمانێکی دیاریکران یا ڕەنگە نزیکەی دوای 2 ساڵ بەرە بەڕوانەوەی زمانێکی دیاریکراو بدات. کاتێک کە بیر دەکەمەوە کوردی نازانم، سەردا دەخەم شەرم دەکەم لە پێنووس و پەنجەکانم. ڕۆژت پیرۆز زمانەکە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. زمانی دایک زمانی هێزە بۆ هەر کەس و وڵاتێک. زمانی دایک پیرۆز دەکە. من کوردم. زمانی دایک زمانی منە. خوێندن بە زمانی دایک مافی ئێمەیە.